سڵاو لە هاوڕێیان چایمتان ماچەکەم تەبەن ئەمڕۆ 15/2/2023 تەبەن دوو خاڵ هەیە کە پێم خۆشە لەم لایڤە باسی بکەم. ئەویش ئەوەیە ئەگە سەیریکەن بە هیچ شێوەیەک مێ نابێ بە هەڵگر لە سیسکنی سوورە، بە هیچ شێوەیەک سەیریکەین. هیوادارم دیار بێ هیچی سپلید نییە، هیچی تەوانەمانە مێکانن، هیچی نابێ بە هیچ شێوەیەک ئەمە هەموو تەفرەکانن. ئەمە براون پاستێل، براون دۆپڵ پاستێل، ئێزابێل پاستێل، ئێزابێل دۆپڵ پاستێل بە پێچەوانەی نێرەکانەوە. نێر هەموو کاتێک ئەبێ باڵگر تەوانەگەر بۆ نمونە ئەمە ناتوەر کەی بینن، ئەمە سپلیتە، ینی ئەمە پێڵێن بە ئەڵمانی شپالت. ئەگە بیبینن شپالت، ئەمە شپالت ئێزابێل، شپالت براون یاخود سپلیت براون، سپلیت لێرە ئێزابێل، لێرە سپلیتی ئاغات و براونیش، یعنی ئەکرێت نێرێک هەڵگری هەردووچیان بێت. ئەمان نێری پاستێلە، ئەمە نێری پاستێلە سپلیتی ئاغات، ئەمە نێری پاستێلە سپلیتی براونە، ئەمە لێرەیە نێرسی پاستێل سپلیتی ئێزابێلە. جوان سەیریکەن بە ڕێزان. ئەمە لێرەیە با بڵێن نێر سپلیتی ئاغات و براونە، ئەمە نێر دۆپڵ پاستێلە، ئەمە نێری دۆپڵ پاستێل سپلیتی ئاغات، ئەمە نێری دۆپڵ پاستێل سپلیتی براون، ئەمە نێری دۆپڵ پاستێل سپلیتی ئێزابێل، ئەمە نێری دۆپڵ پاستێل سپلیتی ئاغات و براون، ئەمە نێری ئاغاتە، ئەمە نێری ئاغات پاستێلە، ئەمە نێری ئاغات دۆپڵ پاستێلە، ئەمە نێری ئاغات سپلیتی ئێزابێلە، ئەمە نێری ئاغات پاستێل سپلیتی ئێزابێلە، ئەمە نێری ئاغات دۆپڵ پاستێلی سپلیتی ئێزابێلە، ئەمە نێری براونە، ئەمە نێری براون پاستێلە، ئەمە نێری براون دۆپڵ پاستێلە، ئەمە براون بڵێن نێری براون سپلیتی ئێزابێلە، نێر براون پاستێل سپلیتی ئێزابێلە، ئەمە براون دۆپڵ پاستێل سپلیتی ئێزابێلە، ئەمە نێری ئێزابێلە، ئەمە نێری ئێزابێل پاستێلە، ئەمە نێری ئێزابێل دۆپڵ پاستێلە. یعنی ئەگە سەیریکەین ئێمە بە ڕێزان، یعنی قیممەی هەموو جۆرە سیسکنێک، جۆرە سیسکنەکان ئێزابێلە، یعنی چکە ئێزابێل بێجگە با بڵێن کە ڕەنگی تازە دروست کراوە، ئێزابێل بۆیە ئێزابێل خۆی سپلیتەکانی لەوانی کایە. ئەگەر بیبینین ئەگە بیبینین ئەمە براونە سپلیتی ئێزابێلە، یعنی ئێزابێل بۆیە باسی ئەوانی کە نەکراوە چکە لەوانی کاگە خوێن بێتمانە و هەمووی تایەتی. لەبەرەوە بە ڕێزان ئەم جەدۆلە تەوان ئێمە کاری لەسەرەکەین. ئەمە هەموو ئەو ئەگەرانەیە کە تۆ جووتکەی وەکو جاری پێشوش باسمان کرد. بۆ نمونە نێریکی بۆ نمونە با سەیریکەین. ئەمە ئەگەر نێریکی دۆپڵ با بڵێن براون دۆپڵ پاستێلی سپلیتی براون بێت لەگەڵ مێیەکی نۆرماڵا جووتیکەی بەرهەمەکە و ئەم چوار احتیمالە بێ لە سا 25 پاستێلە بێت، لە سا 25 پاستێل شپالت سپلیتی ئاغاتە بێت، لەس ئەمە نێرەکان
میەکانیش چی دەرەچێت نۆرمالی پاستێل دەرەچێت یاخود براونی پاستێل دەرەچێت. طبعا ئەگەر ئێمە سەیریشی کەین لە هەموو بۆ نمونە لێرەیە ئەگەر لێرە سەیری کەین هەموو نێرەکان سپلیتی تیاب ئەتوانێت نێر سپلیتی تیابێت ئەمە نێرە ئەتوانرێت سپلیتی تیابێت لێرە هەرسێکیانە بن بە سپلیت ئەگەر سەیریکەن ئەمە بوو بە چوار هەر چواریان سپلیتن بەڵام چوارمیەکەی کە ئەگەری هەیە دەرچێت ئەمە لە ئەگەر میەکەی براون دۆپل پاستێل بێت لەگەڵ با بڵێن نێرێکی سپلیتی براونە جووت کرێت ئەمە بەرهەمەکانی ئەبێت وەکوی بینین چوار ئەگەری مێ هەیە هیچی نابێ بە سپلیت دەگە سەیریکەن مێ نابێ بە سپلیت بە ڕێزان دڵنیا بن مێ نابێ بە سپلیت یعنی ئەمە ئەگەری بووکۆی بینن ینی زۆر جارێ مێڵێن ئێمە هەرگیز لە ژیامانە قسە لە خۆمانەوە ناکەین بۆ دڵنیایی ئێوە پێشمان خۆش بوو کە بەخێوکەران سوود ببین کە بزان ئەمە هەیە کە هەموو جووتکردنیەکی ئەبێت بزانی چی جووت ئەەکەی چۆن جووتی ئەەکەیت کە ئەمە هەمووی ئەگەرە لە هەموو تەفرەکانی تەمەەن تەفرە تازەکانی تیانێت چکە ئەو بەخێوکەرانە و ڕنگانە تازەن ئێشتا بە تاواتی جێگیر نەبوون لەبەرەوە ئەوەی تیانە من چای هەمووتان ماچەکە مەچ پرسیارێکە بێ من لە خزمەتان خواتان لەگەڵ.